وێڕای گرژی و شەڕەکانی ناحیەی پردێ و سەنگەرلێدانی دوو هێز لە بەرامبەر یەکتردا ئێستا ئارامی و سەقامگیری بۆ ناحیەی پردێ گەڕاوەتەوە و سەرجەم دام و دەستگاکان گەڕاونەتەوە سەرکارەکانیان. دیارە شارەچەکەی پردێ حاڵ حازری لە وەزعێکی ئارامدایە، خەڵکەکە گەڕایەتەوە بە تەواوەتی، دام و دەستگا حکوومیەکان لە سەکاری خۆیانن، خوێندنگا و قوتابخانەکان هەمان شێوە، ئیتر ڕۆژانە کاری خۆمانەکەین وەکو دام و دەستگا حکوومیەکان، وەزع هێمنە، وەزع ئارامە لەخوا بەزیاد بێ، هیچ کێشەیەکمان نییە. هەرچەندە بەهۆی ڕووداوەکانەوە دانیشتوانی پردێ ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت بوو، بەڵام لە ئێستادا نزیکەی لە سەدا 90 هاوڵاتیان گەڕاونەتەوە ناحیەکە. ئێستاکە لە شارستکەی پەرێ لە 95 گەڕێتەوە لە حالی ئێستا لە پردێ دانیشتوونە. هەندێک کەمێک ماجاویژ منچینە زۆری ئاگادارین، هەندێک منداریان لە مەکتەبە خوێندووە لەوێ دایان مەزراندووە، هەتا لەوێ ڕێژەکە نەقلیەکەنەوە و بازە مەشاکتریان هەیە، ئەوانە بکەندنەوانی شاڵ ئەوانیش دەگەڕێنەوە دێنەوە شارستکی پردێ، دەنا پردێ تەواو هەمووی دانیشتەوە هەموو لە ماڵی خۆیتی، وەلحەمدە شارستکی پردێ ئامانە، هیچ مشکلێکیان نییە، لێرکوانە هەموو وەکو برا دەژین هەموو مەشغولی بە ئیش و کاری خۆیان. شەڕەکەی پردێ جگە لە تێکدانی دۆخی ئەمنی ناحێکە بۆ هۆی شەهید و برینداربوونی ژمارەیەک هاوڵاتی مەدەنی، بەڵام ئێستا ژیان بە تەواوی لە ناحێکەدا ئاسایی بۆتەوە و هاوڵاتیان گەڕاونەتەوە ماڵەکانیان. کارۆن حەمەد، کورد ساد نیوز، پردێ.